یەکشەممە سەرۆک ترامپ سەردانی گۆڕستانی ڕۆژاوای پاریسی کرد کە ڕێز لەو سەربازانەی ئەمریکا بگرێت لە شەڕی جیهانیدا گیانیان لەدەستدا. هەر کام لەو گۆڕانەی هی ئەو قارەمانە مەزنانەی ئەمریکان بە جوولەکە و مەسیحیەوە کە گیانی خۆیان بۆ بنەماڵا وڵات خوددا و ئازادی فیدا کرد بە نێو باران تۆفان و بەفر قوڕ و چڵپاو و گازی ژەهرداریش و هەروەها لە گول لەو تۆپ باراندا هێڵی پێشەوەی شەڕیان ڕاگرد و سەرکەوتنیان تۆمار کرد. ئەموتانی ترامپ بە دوای گەلێک ڕەخنەدادێت چونکە سەردانی شەمەی بۆ گۆڕستانێکی دیکەی ئەمریکا لە فەڕەنسا لەبەر خراپی هەوا هەڵوەشاندەوە. زووتر یەکشەممە سەرۆکی فەڕەنسا ئیمانوئێل ماکرۆن پێشەنگی سەرۆک و کاربەدەستانی جیهان لە پاریس بوو تا ڕێز لە میلیۆنها سەربازی کوژراوی شەڕی جیهانی بگرێت. ئەزمموی شەڕی جیهانی ناکرێت ئەوە بێت خەڵک لێک زویر بن، نە ئەوە کە ڕابردوو لەبیر بکەن. ئەرکی جددی ئێمە بە قوڵی بیر لە داهاتوو بکەینەوە بزانین کاری سەرەکی چییە. دیداری دووبارەی ترامپ لەگەڵ ماکرۆن لە دوای حوتوو وەک دیدارەکانی پێشوو زۆر دۆستانە نەبوو. دوای لێدوانی ماکرۆن کە ئەوروپا پێویستی بە لەشکری خۆیەتی کە لە بەرامبەر چین، رووسیا و تەنانەت ئەمریکا پارێزگاری لە خۆی بکات. ترامپ ئەوەی بە بێڕێزی چاولێ کرد لە دەمێکدا پۆتین گەشتبین بوو. پێم وایە ئەو ڕەوتە بەگشتی لە ڕوانگەی بەهێزکردنی سروشتی فرەجەمسەری جیهانی باشە. لەم بارەیەوە هەڵوێستی ئێمە وەک هی فەڕەنسایە. پاشان ترامپ و ماکرۆن گوتیان هەردوو لە دەیانەوێت ئەوروپا بەهێز بێت. لەم وتوێژەی لەگەڵ تۆڕی CNN کە یەکشەمە بڵاوبووێتەوە، ماکرۆن ڕوانگەی خۆیشی کردەوە. ڕاشکاوانە پێت بڵێم ئەوەی نامەیە بیبینم ئەوەیە کە وڵاتانی ئەوروپایی بودجەی بەرگری خۆیان زیاد کەم بۆ ئەوی چەکی ئەمریکی و وڵاتی تر بکڕن یان شتی تر لە پیشەسازی هاوردە بکرێت. پێم وایە ئەگەر ئێمە بودجەمان بەرینە سەر، ئازادیمان زیاد دەکەین و دەبین بە هێزێکی خاوەن سەروەری سروشی. پاش نیوەڕۆی یەکشەمە ماکرۆن میوانداری کۆنفرانسێکی ئاشتی بۆ 6 ڕێبەری جیهان لە پاریس بوو. سەرڕای باران ژمارەیەکی زۆر لە خۆپێشاندەران کۆبوونەوە کە ناڕزای خۆیان نیشان بدەن. ئامانجی ئەو خۆپێشاندانە ئەوەیە کە نابێت تەنیا پەسەند بگرێت کە ماکرۆن دەتوانێت ترامپ، پوتین و نەتەنیاهۆ بانکێش بکات و بڵێت ئەمن کۆبوونەوەی لووتکەی ئاشتی لە پاریس پێک دێنم، چونکە کۆبوونەوەی ئاشتی نییە بەڵکو کۆبوونەوەی شەڕە. کاتێک ئەو بۆنەیە دەستی پێکرد، ترامپ خەریک بوو بۆ وڵات بگەڕێتەوە.